سلااوڕێ ساوڕیانی هێژە هیوادارم باش و تەندروست و سەلامەت بێن لا شوێنێکی دنیا. لەم کورتە ڤیددیوێدا باسی دیوی پشتەوەی گۆڕانکاری ئەمنیەکانی شاری هەولێر دەکەین. هەروەها باسی بە قوربانیکردنی کۆمەڵی خەڵکی بێتاوانی شاری هەولێر و ئابڕۆبردننی شاری هەولێر لە پێناو مەشکاندنی کۆمەڵێک نەیاری سیاسی خۆیان کە بارزان قەساب و ئومێد خۆشناو داهێنەری ئەم سیناریۆیە. باسی جاشبوونی باوکی قایمقامی شاری هەولێر دەگەین کە بەداخەوە لە گفتگۆیەکەی ئەم شەوی نێوان قادر نادر و نەبەس قایمقامی هەولێر نەفی ئەو بابەتە دەکات، بەڵام ئێمە بە بەلگە دەسەلمێنین کە بەڵێ بابی جاشە. خاڵی سێیەم کە بەڕاستی ناخەژێن بوو لە بۆ من بینیم عەشاماتێکی یەکجار زۆر چوونە پێشوازی جاشەشی دەکەن کە ئیبراهیم تاتڵ سازە کە ئەو خەڵکە دەبوایە هەر ئەو خەڵکە خۆپیشاندانی بکرد بە کافی بوولەوەی ئەو چەتانەی شاری هەولێر وەدەرنێت. هەوڕێیان گۆڕانکاریەکانی ئەمنی شاری هەولێر زیاتر ملشکاندنی کۆمەڵی خەڵکە دژی کۆمەڵی خەڵکی تر. تەبان لە لای من هەموو ئەوانەی کە گۆڕاینە بریتین لە عەفازەیەکی پیس، کۆمەڵێک عەفازەی نوێ هاتە شوێنیان کە لە داهاتووی نزیک ئەوانیش پیس دەبن و لەوەش خەتەرتر ڕێک هەولێریان کرد بە پاراستن، یعنی هەموو جونگەکانی هەولێر بوویتە پاراستنەوە، ئاسایش، ئەوە پۆلیس، ئەوە پارێزگار. ببینن ئەو گروپە هەمیان سەر بە ئاسایشن. جا من مەبەستم ئەوەیە بڵێم ئەوە بەرگری نییە لە کۆمەڵێک حەفازە پیس کە شیاویتی هەردان بوون، بەڵکو باسکردنی دیوی پشتەوێ. هاوڕێیان ئەو گۆڕانکاریانە تەبان داهێنەری سیناریۆیەکان هەر لە سیناریۆ سەردەش عوسمانی بگرە هەتا دەگاتە کۆمەڵێک سیناریۆی تر هەمووی بارزان قەسابە. تەبان لەوەتەی بارزان قەساب بوویتە پارێزگاری ینی بەرپرسی ئاسایشی هەولێر لەگەڵ ئومێد خۆشناوی کلچیان کردەیەک کۆمەڵێک سیناریۆی زۆر پیس ناشیرن کە خەڵکی هەولێر و شاری هەولێر ناشیرن دەکەن. یعنی گومانی زۆر هەیە هەموو ئەو سیناریۆیانەی ڕوویدا لەسەر تراشین کە کۆمەڵە خەڵکی کردە قوربانی، ئەو خەڵکانە قوربانی سیناریۆیەکانی ئومێد خۆشناو و بارزان قەسابن، بەڵام ئەوانە بە خۆیان دروستیان کردێ لەوەی ملی بەرپرسی پۆلیسی هەولێر بشتێنن کە شیاوی مشکاندی و دەستیان خۆشبی لەو حاڵەتەی، بەڵام خەتەرەکە بریتە لە بە پاراستنکردنی هەموو جونگەکانی شاری هەولێر. یعنی لە داهاتوودا سیناریۆ زۆر لەوە خراپتریش دەبین، هەتا بارزان قەساب و ئومێد خۆشناوانە کلچیان یەکبیتن قوڕ بەسەر خەڵکی هەولێرێ و هەموو شکستەکانیش لە بۆ ئەو شارە جوانەیە کامە دڵمان لەوەی دەشت. جا من پێم خۆشە یەک بەسەرهاتان لەو جێرمەوە دەڵێ جارێک ماڵێک میێوانیان دێتن، کوڕی خاوەن ماڵەکەی تڕەچی دەکا، کوڕە گەورەکە تڕەچی دەکە، شقەچی لە برایە گچکەکەی دەداتن، وەڵا بابیشی تڕەچی دەکاتن، هەر شقەچی لە مندارە گچکەکەی دەدا، وەڵا میێوانەکەش تڕی دەکاتن، ئەوی شقەچی لە مندارەکەی بەنداگە دەری لۆ لێدا بەرەوەم زانی هەرچی تڕ بگە دەبی لەو مندارەی بداتن. جا بەخۆی تڕە گەورەکە ئیش کستی حکومەتی مەسرووریە کە وای کردیە مافیا لە هەولێرە سەری خەڵک بتراشێن، حکومەتی چی پێ نەکرێ. ئەگەنا هەمومان دەزانین پۆلیس لە هەولێرێ پەڕۆکی پیسە لەگەر ڕێزم لەو کۆمەڵە خەڵکی شەریفی ناو پۆلیسی هەولێرێ، بەڵام ئەوەی دەسەڵاتی نەبی پۆلیسە لە هەولێری هەمووی ئاسایشە ئیشەکان دەکات. پۆلیس هیچ دەورەکی نییە، تەنیا مقەبایە، بەڵام گۆڕانکاریەکان کرا تێهەڵدانی شەق لە بەرپرسی پۆلیسی هەولێرە کە دەستیان خۆش بوو ئێستا کردیتیانە بەرپرسی ساڤیلاندی کۆلێژی پۆلیس کە شیاوی خۆی بوو. هەمومان ئەوڕۆ جێمان لێ بوو بەرپرسی ڕاگەیانی پێشووی پۆلیسی هەولێر چ دەرێتن، دەرێ ئەو کابرایە سەرسەری و راپۆرت نووس بە راپۆرت نووس بوویتە بەرپرسی پۆلیسی هەولێرێ، ئەوەی کە راپۆرت بنووسیتن بە راپۆرت نووس و مشکاندی خەڵک بستە سەر
پۆستەچی مستەقبەلەکەی هەر شاپتی هەردانە وەکو ئەوەی ینی ئەگەر بگەڕێنەوە پێشوو ینی لە سەردەمی تیرۆرکردنی فەڕەنسۆ هەریری پارتی هەمان شتی کرد وەزیری ناوەخۆ فازڵ میرانی بوو شەقە چتی هەردا یەکە چکەینە یعنی تڕەکەی حکوومەتەکان هەمیشە یعنی تڕە گەورەکە حکوومەتەکەیە بەڵام بەملی یەکەشکە دادێنین ینی لێرە دەمەوێ برێم تڕە گەورەکە یە گۆڕانکاریانە ئەو ناشێنینکردنەی خەڵکی هەولێر ئەو مافیابوونەی خەڵکەکی دیاریکراو لە هەولێر ئەوە ئی شکستی حکوومەتی مەسرووریە بەڵام دێن بە بەرپرسی پۆلیسەکی کە شیاوی تێهەردانی بوو گۆڕانکاری دەکەن ئەمە خاڵی یەکەم هاوڕێیان لەوە زیاتر ئەوڕۆ ئێوارەی مەسروور هاتیە ئەوانەی خیانەتی دەکەن بەڵام هیچ کات و هەرگیز ئێمە ناتوانین هاوبەش و بەشدار بین لە خاکفرۆشی لە گەندەڵی لە تیرۆر و تۆقاندن لە سەرانەستاندن یان لە ئەوەی کە خەڵک لە پێناو بەرژەوەندیەکانی خۆمان بەکاربێنین جیان تەعاملیان لەگەر ناکەین ئێکاک مەسروور ئەتو باب و باپیریشت هەر خائین بووینە لۆ تو هەروایە یەکێتی خائینە ئەدی ئەنگۆ خائین نینە ئەدی هەر ئەنگۆ نەبوون دە بابەی بەحستان هینە هەر ئەنگۆنی نەجاشی تورکیایە ئەوزە دەرێ ئەوانەی گەندەڵن یان ئەوانەی پێشێرکاری مافی مرۆڤ دەکەن جەناب ئەی ئەوە ئازادی خوازانی بادینان نمونەکی هەرە زیندوو نییە کە ئەوانە بە بێگونا حکوم کران لەبەر عینادی و کەلە پوتیتو ئەدی ئەوە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتی ئەو هەموو راپۆرتە نێودەوڵەتیانە لەبەر ڕقی شەخصیت و لە کۆمەڵە خەڵکی جوانی وەکو شێروان شێروانی و ئازادی خوازانی بادینان نییە هەموو ڕۆژە بەیان نامەک لەسەر حکوومەتەکە دەردەکرێت چ دەیدە ئەو جۆرە قسانە دەکەی ئەو بەرگری نییە لە یەکێتیش لە تو پیاوتر نینە ئەوانیش دزن گەندەڵن پێشێلکاری مافی مرۆڤن بەڵام با پێت برێم نە لە هەولێر نە لە دهۆک نە لە سلێمانی سەرتراشی نییە ئەوە حکوومەتەکەیت و دار و دەستەکەیتونە لە هەولێرێ داهێنەری سەرتراشینن کە ئەوە لە دوورمەودا ناشرینکردنی خەڵکی شاری هەولێرە چ جێی ئەو جۆرە قسانە لۆمە دەکەی ئەوە هەر ئەتوی حکوومەتەکەت ئاوایە خۆ حکوومەتیمە نییە بەڵام بە ئەمە پێت برین تڕە گەورەکە ئیخرا بەڕێوەبردنی حکوومەتی تووە نەگی ئەو بەستە زمانانە کە وەکو وتم ڕێز لە بۆ کۆمەڵە خەڵکی شەریف لە ناو پۆلیس بەڵام وەڵڵاهی ئەوەی سوقلی نەبیتن لە پاراستنی شاری هەولێر پۆلیسی بەستە زمان لۆعبەیە هەمووی ئاسایش دەکە هەمووش بە ئەمریتو دەکرێت ئێستاش یەک حەڵقەی پاراستی ڕێک دروست کردێت لە ئاسایش لە حکوومەتی لۆکاڵی لە حکوومەتی هەرێم هەر هەمووی پاراستنن حکوومەتێکی ئەمنی تاڵ دروست کردیە وەکو ئەمە هەموو جار پێت دەرێن لیتل دیکتاتۆر ئەوە ئەتووی دیکتاتۆرە بچووکەکە ئەوە ئەتووی غەڵەتە گەورەکان دەکەی نەک ئەوانی دیکە ئەمە خاڵی یەکەم هاوڕێیان خاڵی دووەم پێم خۆشە بە کۆجێ لەو کورتە ڤیددیوێ بگرین دواتر دێنەوە ئەڵێ باوکت تۆ تۆمەتبار دەکاتن کە تۆ باوکت دەستیەوە لە تەسلیمکردنەوە 6 کەسی بنەماڵەکەی بۆ شکایەتی لێ ناکەی یعنی تۆمەتە چ قورسەوە یانە بەڵام من ئەوەی ڕەت دەکەمەوە لەبەرەوەی یعنی بابت فەوجی نەبووە کاک نەبەست بابەتی خزمەکان هەیە بۆ بەڵێ خزمەکان هەیە عەقید حەمید سوورچی فەوجی نەبووە ئەفسەری سەربازی بۆ ئەفسەر بووە دەرچووی کۆلیژی سەربازی بووە بەناوی باوکت نەبووە کاک نەبەست نەخێر بەناوی خزمەتیوی بووە بەڵام ئەو ئەفسەرێکی سەربازی بووە ئەو گوندە سەرەتای هەشتایەکان و لە دژی ملەتەکەی خۆیان و دژی خەڵکی خۆیان کرد بۆ حەوانەوەی ئەو خەڵکەی بووە کەوا گوندی لێ تێکچووە کەوا دەربەدەر بۆ هیچی تر نەبووە و ئەوانە بەس کاک نەبەست لە هەموو شوێنەکانی کوردستان
ئەیانی ئەزانی چیە ئەمە ناگام لێ ئەم بەخۆمان لە چاکبوونە کاک عەلی دەیان جار شکایەت کرایەوە بڕیاری محکەمەی عێراقی هەیە کە هەموو ئەنفالچەکان بگیرێ کەس ناگیرێ وە دەیان قوبشاندانمان کرد دەیان ناڕەزایەتی لە 2000ەکان نیە تا 2010 لە بۆ دادگایکردنی هەموو جاشەکان کەس نەکرایە بەس کاک نەوەز دوایین شدەت و لە ئەوەی تر تۆمەتت لە بۆ من دروست کردە بەس برای خدر منتک مەسوول ڕێکخراوی دێدەوان ئەو فۆجەی باوکت تێدا بووە لە مەعبەنی گڕەسۆر و دارەتوی کەمینیان دانایتۆ لێیاندا شەهید کرایە کادری پارتیش بووە برای خدر منتک ئێستا وازان پەرلەمانتارە وتی برادەریشمە من بەرپرسم لەو جملەیە و بە خۆشتان بە خەڵکی هەولێرش بزانێ فەوزەکەی باوکت بزانە تەقەی هاوڕێیان بینیتان ئەوە قایمقامی شاری هەولێرە نەبەس حەمید ئەو وێنێژ لە تەنیشتی هەیە لە تەنیشتە منداندرایە ئەوە ناوی بابی نەبەزیە لە لستی داواکراوانی ئەنفال کە جاش بووە ئەو جەدێ لە کاقادری دەرێ وەڵا بابی من جاش نەبووە کورە بابت جاش بۆ و ئەتش کوڕە جاشی ئومێد خۆشنەوە مادام ئەوها جینگزی لە ململانێ لە ملشکاندی خەڵکی دیکە ئەو هەملی بەرپرسی پۆلیسی هەولێرشکان دەی ئەتو کوڕە شەهیدی یەکێتی بەڵام شەهیدانەکەش گواستەوە سەرپارتی قەیدی ناکە لەوەش مشتیرەمانیە ڕێزەکی زۆر تایبەت لە بۆ بابەت کە ژیانی خۆی بەخش کرد بەڵام ئەتو کۆیلەکی دەرەجەیەکی دەی ئەگەر ڕێز لە حکومەتەکەت دەگری ڕێز لە خوێنی باوکت دەگری من لە بەملی ئەو کوڕە جاشەش بدێ دەی ئەوم بە بەڵگە پێ دەرێن جاشە دوای کاک نەبە شەرم لە خۆت ناکەیەوە هەر عەلەقەم بتگۆت بە کاکە بابم جاش بوو ئەم چ بکەم ئەو باشترین وەڵام بوو بەس مێ شێر و ڕیوی لە بۆ ببینی ئەو سەردەمە ڕۆژ یعنی ئەو وێنەیە لە تەنیشتمەیەوە قسەیمە نییە ئەوە قسەی هیچ ڕێکخراوەکی کوردی نییە هیچ خەڵکێکی کوردیش نییە ئەوە نووسراوی دادگای تاوانەکانی عێراق کە دەرێ بابت جاش بۆ داوا کرای لە بۆ دادگای بەڵام چێ دەی پارێزی حکومەتەکەی فەرخە دیکتاتۆری مەسرور بارزانی ئەگەر کەرامەتیان هەبی بەڵام نیتیان کەرامەتی سیاسی مەبەستمە دێن ئەو جاشانە دەدەنە دادگا کولێ دەگەڕن کورە جاشەک قایمقامی هەولێربی ئەوجە لە کاقادریش نییە خۆی کرد بۆ شێخی سەنعان ئەوە نییە زۆر بەم سێتەری قسەی دەکرد وەی دەزانی نەبایدێ نەباران هەموو شتێکی باشی کردیە بەڵام لە بیری چووەوە کوڕە جاشە دێ درۆژ دەکە دەرێم کوڕە جاش نەبوویمە کاک نەبە زارشکەگە قسەیان لەگەکەی لەسەر جاشاتی وەڵامەکەی بۆ شێوازە بدەوە ئەوە نەگلۆت و لەوەم جاشەکانکیە کوڕە جاشەکانکی بابم جاش بووە من چ بکەم ئەو هابرێ هەرچەندە توش بە نانی جاشایەتی گەورەکرای نەدابی ئەگەر بەڵە پارتی لەبەرەوەی هەلە بیدار بە جاشایەتی نە جاشی زۆر خۆش دەوێ هەر هاوڕێ ئەمزان 144 جاش و مستەشار لە ناو پارتی ئێستاشانە و یەکێتیش جاشی تێدایە تاکە عیزبەک جاشی تێدا نەبی یەکگرتووی ئیسلامیە وەکو جاشی کورد ئەگەر واز لەو باکراوندی جاشایەتی بینەوە گشتی کە چۆنە بەڵام پارتی جاشی خۆش دەوێت کوڕە جاشی خۆش دەوێت کوڕە جاشیش ئەو هەدێتن بە بێمنەتی پلۆپۆستی وەردەگری و دێوە درۆژ دەکات دەی وەرە کاکەگە دەمە درۆی دەکەین برێ ئەوە درۆیە تامە نووسراوی فەرمی لە بەغدایە لۆ بینین کە بەڵێ بابەت جاش بووە و بە ناین جاشایەتی گەورەکرای ئێستا پۆست وەگەتێ لە حکومەتەکی دیکتاتۆری کە پارێزەری جاشەکانە ئەوەش لەسەر ئەو کوڕە جاشەی کە ئەوەی من خەفەتی پێدەخۆم ئەوەیە دێن درۆ دەکەم بە ڕۆژی ڕووناک وە دەزانن سەردەمی ڕادیۆیە لە هەندێک جێ پەخشبۆگیری هەندێک جێوەرنای کەس جێرێ نەبیت نازانی ئێستا سەردەمی تەکنەلۆجیای هەموو شتێک دەگاتە دەست خاڵی سێەم و کۆتایی کە من ئەو شۆ بینیم بەڕاستی ینی غەمبار بووم پێی ئەو وێنەیە لە تەنیشتم ببینن ئەو هەموو خەڵکە بە دوو جاشە چیکەتیە کە 100 قسەی بە خوشک و برایەکانمان دەرێ لە باکوور ئەو جدی ئەو هەموو خەڵکە لەوەی ڕاوەستایە ئەوجە تەلەڤیزیۆنی کوردستان بیستاریش دەیگۆ لەبەر زۆری خەڵک کۆمەڵە خەڵک لە پاڵە پەستوی بوراینەوە
گەورە شەرمتان بەخۆبی کەنجی کەڕامەتتان دەبیت کو دەبی ئەنگۆلە بە جاشەکی ئاوا بکەن یعنی ئەوە جاشی ئەردۆغانیە کو دەبی ئەنگۆ هەڵێ بکەن یعنی ئەو هەم خەڵکە لەوێن دەربەس ئەو خەڵکە خۆپشاندانی بکە بڕاوکە 24 سەعاتی جاش بارزانی تاڵەوانی هەر لە کوردستان نامینێت بەڵام چتا لێ دەکە بەداخۆ یعنی هەندێک جار هەندێک وێنەی دەبینی ئینسان بەڕاستی غەمبار دەبی وەکو ئەو وێنەیە کە لە تەنیشتم هەیە شەرمەزاریە لە بۆ ئینسانێکی ئاوا خۆی نزم ببینی سڕە بگری لە پاڵەپەستۆی لە هۆشخۆی بچیتن لە بۆ چێ لە بۆ ئیبراهیم تاتر سازی جاش بۆی من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان تەنامە بەستم بوو ئەم کورتە ڤیددیۆی بکەم کە پێم وایە بۆی من زیاتر کاتان ناگرم هیوای کاتە چی خۆش و تەندروستان بۆ دەخوازم ماڵاوە